سڵاوتان لەبێت پوختەی بەرتان پێشکەش دەکەم. سەرۆکوەزیرانی عراق و وەزیری دارایی لە هەرێمی کوردستانن. بریکاری پێشووی وەزیری دارایی عراقیش دەڵێت پرسی موچەی 4 مانگی کۆتایی ئەمساڵ یەکێک دەبێت لەو تەوەرە گرنگانەی لەگەڵ سوودانی و تەیف سامی باسی دەکرێت. ڕەباس حەملان بریکاری پێشووی وەزارەتی دارایی عراقا بە میدیاکانی ڕاگەیاندووە بڕیارە بە زووترین کات موچەی مانگینەوە بنێردرێت و لە گفتوگۆکانمان لەگەڵ محەممەد شێخ سوودانی پێداگری دەکەین لەسەر ناردنی موچەی 3 مانگی کۆتایی ئەمساڵ. سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان جەخل لە پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەنجامی هەڵبژاردن دەکاتەوە و ڕایگەیاند ئەو نەرمی پێش هەڵبژاردن نواندرمان دوای هەڵبژاردن نابێت. لە میانەی پێشکەشکردنی وتارێک لە کۆڕبەندی مەپس مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند دەبێت حکوومەتی نوێی هەرێمی کوردستان لەسەر بنەمای دەستکەوتی هەڵبژاردن پێک بهێنرێت. چوارچێوەی هەماهەنگی بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران دەستی بە جموجۆڵ کردو لە یەکەم هەنگاودا دوو لیژنەی تایبەتی بۆ پرسا پێکهێنا. کاری ئەو لیژنانە تایبەت دەبێت بە گفتوگۆکردن لەسەر شایستە نیشتیمانیەکان و پەرەپێدانی دیدگایەکی یەکگرتو بۆ بەڕێوەبردننی دەوڵەت و چاوپێکەوتن لەگەڵ کاندیدەکانی پۆستی سەرۆکوەزیران.